سڵاو قوتابیانی بەڕێز من مامۆستا سەرباس میراودەلی مامۆستای بابەتی فیزیا لە ئامادەی شۆڕشی زانستی کچان فیزیای پۆلی دوازدەتان بۆ ڕوون دەکەینەوە. ئەوڕۆ دەست دەکەین بە بەشی هەشتم کە لە سەر داوای قوتابیانی بەڕێز من مامۆستا سەرباس میراودەلیم و ئەوەی دەست چەپیشم جەنابی پلانکە و ئەوەی دەستە ڕاستیشم جەنابی ماکسوێڵە. لە بەشی هەشتم وەک هەمووتان دەزانن زانایەکان پرسیارێک دوو پرسیاری لێ دێتەوە کە دەکاتە دوو نمرایی بۆ 4 نمرەی پێویستە قوتابی بەڕێز زەبتیکە و پێویستە یاخود نظامە کاڵبژارنە پێویستە لانی کەم بیناسیتەوە واتە قسەکانیان چن بیناسیتەوە. منیش هەموو وێنەکانم لە ئەنتەرنێت بۆ قوتابیانی بەڕێز دەرهێنا و قسەکانیم لەگەڵ نووسین ئەوە ماکس پلانکە ئەو قسەکانی ئاگادار بە و دەتوانی بە جوانی زەبتیان کەی ئاگادار بە ئەوەشیان جەنابی ماکسوێڵە جا هەموو زانایەکانی تێدایە بۆ خۆت بیناسەوە. بۆ نمونە ئەوە جەنابی نیوتنە نوێتن سامپڵی نوێتن بۆ گەردی لە چ بوو گوتی گەردی لە بریتە لە قەبارەیەکی گۆی پتە و ڕق و پتەوە کە ناشکێت یعنی ئەوە ئاگاداری ئەو نقطەی بە ئەوانە دەبێت بە جوانی زەبتکەی. تۆمسۆنیش بۆ گەردی لە چی گوتی سامپڵی تۆمسۆن بۆ گەردی لە ئەلکترۆنەکان لە ناو قەبارەیەکی گۆییدا نەقۆم بوون لە بارگەی پۆزتیف کە ئەویش وەکو تۆ لە ناو شووتیدا باسی قەبارەی گۆیی و یانی شێوەی شووتی کرد ئەوە بزانە کە جەنابی تۆمسۆنە. جانشتاینیش کۆمەڵە قسەی هەیە بۆی پێویستە ئەوانە بەڕاستی زەبتکەی. ئەوەش جەنابی کۆمپتنە کۆمپتنیش 5 قسێکی هەبووە ئەوەشان ڕەزەرفۆردە گرفتەکان و تەرتیباتەکانی ئەوشان جەنابی بۆڕە هەر باسی بۆ نمونە چ دەکات گەردی لێ هایدرۆجینی و جەمسەری باکوور و ئەوانە دەکات ئاگادارەوە بۆ خۆت بیناسەوە بە هێمایەک لەوانەیە قوتابی بەڕێز بۆ خۆی فەنان بێت لە ناسینەوەی بابەتەکان. ئێستا مە دەست دەکەین بە بەشی هەشتم کە بەشی هەشتم پێی دەگوترێ فیزیای گەردیلەیی و لە دوو بند پێک دێت بەشی هەشتم. بەندی یەکەمی بەشی هەشتم پێی دەگوترێت هەشتی یەک بەندی هەشتی یەک بە بڕبوونی وزە. باش بە بڕبوونی وزە یەکسەر لە پرسیارێک دەست پێ دەکەین لە پلە گەرمیە نزمەکاندا درێژی شەپۆڵەکانی تیشکدان دەکەوێتە دەکەونە کام ناوچەوە. لە پلە گەرمیە نزمەکاندا درێژی شەپۆڵ دەکەونن کام ناوچەوە. ئەو جوانە پرسیارەکە خراپ نییە و جوانی شەبێتەوە لە وەزاری دەکەوێتە وەڵامەکەی دەکەوێتە ناوچەی خوارسوور ناوچەی خوار سوور. نازانم جەنابەت ئەوانە دەزانیانە دەیە بزانانی یەکەمیان بۆ نمونە ڕەنگی سوورمان هەیە ئەوەیان سوور بێت. ڕەنگێکی دیکەمان هەیە بۆ نمونە ڕەنگێکی دیکەمان هەیە پرتەقاڵی پرتەقاڵی ئەو ڕەنگانەمان هەیە. باشە با بە جوانتر بینووسین. ڕەنگی چمان هەیە سوورمان هەیە ڕەنگی چمان هەیە پرتەقاڵیمان هەیە پرتەقاڵی. ڕەنگی چۆنمان هەیە زەردمان هەیە لەگەڵ بۆ نمونە دوای زەرد چمان هەیە سەوزمان هەیە دوای سەوز چمان هەیە شینمان هەیە دوای شین چمان هەیە نیلیمان هەیە دوای نیلیش چمان هەیە وەنەوشەیمان هەیە وەنەوشەیمان هەیە ئاگادار بە وەنەوشەی. جا دەبێت بزانی ئەوە سوورەکە درێژی شەپۆڵەکەی ئاگادار بە لە هەمویان زیاترە و لەرە لەری لە هەمویان کەمترە لەگەڵ وزەکەشی لە هەمویان کەمترە. ئەوە درێژی شەپۆڵەکانیان ئەمە باسی درێژی شەپۆڵەکانیان دەکەین جارێ. باشە درێژی شەپۆڵەکانی ئەو بەو شێوەیە ڕیز بۆ سوور لە هەمووی گەورەترە دوای سوور جەنابی پرتەقاڵی دێت دوای پرتەقاڵیش زەرد دێت دوای زەردیش سەوز دێت دوای سەوز شین دێ وەنەوشەی دێت. جا لە پلە گەرمیە نزمەکاندا درێژی شەپۆڵ دەکەوێتە کام ناوچە دەکەوێتە ناوچەی خوارسوور ئاگادار بە لێرە ناوچێکمان هەیە پێی دوای سوور پێی دەگوترێت خوار سوور ئەو خوار سووری پێ دەگوترێت و لێرەش هەمانە پێی دەگوترێت سەر و وەنەوشەی ئەوەمان هەیە بەڵام چاوی ئاسایی مرۆڤ ناتوانێت ئەو دوانە ببینی چونکە خوار سوور لەگە سەر وەنەوشەی ئەو مەسافە دەتوانێت ببینی ئاگادار بە. جا بۆیە لە پلە گەرمی نزمەکاندا دەکەوێتە خوار سوور. ئەگەر پلەی گەرمی بەرزکەیەوە پلەی گەرمی بەرز بکەیەوە
ئەوە درێژی بۆ نمونە درێژە شەپۆڵەکە بەرەو ناوچەی بینراو لا دەدا واتە دێتە سووری پرتەقاڵی زەردی جا بەپێی پلێگەرمە بەرزەکە هەتا زیاتر بەرز بێ بەرەو ناوچەی بینراو زیاتر لاداواتە بەو ناوچانە تەماشا ئەگەر گوتی لە پلەگەرمێ نزمەکاندا درێژی شەپۆل بەرەو کام ناوچەیە ئەتو دەڵی ناوچەی خوار سوورە ئەگەر گوتی لە پلەگەرمێ نزمەکاندا درێژی شەپۆڵی تیشکدان دەکەوێتە ناوچەی خوار سوور ئایا ئەگەر پلەی گەرمی بەرزکەینەوە بەرەو کام ناوچە لادا تو دەڵی بەرەو ناوچەی بینراو لادا جا ناوچە بینراوەکان دیار نییە کامەیە بەڵام لەو بینەیە لە سوورە هەتاوەکو جەنابی وەنەوشەی ئەوەیە لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمی تەنەکاندا درێژی شەپۆڵە دەرچوەکان دەکەونە کام ناوچە تۆش دەڵی بەرەو ناوچەی بینراو لادەدا زۆر باشە ئەو مازانی فیزیک کلاسیک و تیشکدانی تەنی ڕەش تیشکدانی تەنی ڕەشمان هەیە ئاگادار بە قوتابیانی بەڕێزبی کە قانون هەر تەنەیەک تیشکێکی بکەوێتە سەر بەشێک لە تیشکەکە هەڵدەمژێ دوو بەشێکی دەداتەوە بۆیە دەتوانین تەنەکان ببینین چونکە کاتێک تیشکێک دەکەوێتە سەر تەنێک تیشکەکە بەشێک لە تیشکەکە دەمژێت و وەردەگرێت و بەشەکەی تر دەداتەوە ئەمە بۆیە دەتوانین ببینین بۆیە لە شوێنێکی تاریکدا کە هیچ تیشکێکی لێ نەبێت ناتوانانی ببینی هۆکارەکەی چییە چونکە هیچ ڕووناکێک تیشکێک نییە بکەوێتە سەر ئەو تەنە و بیداتەوە سەر چاوت و وێنە دروست بکە لەسەر تۆڕەی چاو بۆیە فیزیک کلاسیک و تیشکدانی تەنی ڕەش تەنی ڕەشیش ئەو تەنەیە کەوا ئەو سیفەتە نمونەیە کاتێک تیشکێکی دەکەوێتە سەر زۆربەی تیشکەکە دەمژێت ئاگادار بە هەتا ئێستا ڕوون کراوەتەوە زۆربەی تیشکەکە دەمژێت لە 100 نیە 95 تقریبا دەتوانێت بڵێ هەمووی چونکە نزیکە لە 100 تەماشا تیشکدانی تەنی ڕەش چیە تەماشا گەر تیشکدانی تەنی ڕەش بکەین تیشکدانی باسی لێکەڵینەوە لە چ پێک دێت لە کۆمۆڵەیەکی کلۆر پێک دێت ناوکەی کلۆرە و درزێکی بچووکی تێدایە کاتێک تیشکێک دەکەوێتە سەر ئەوڕوا بەشێک لە تیشکەکە ڕووەکە دەمژێت و بەشێکی بە شێوەی هەڕەمەکی دەداتەوە بۆ ئێرە هات بە پێی ڕووەکە ئەگە کەوتە ئەو ڕۆژ بەشێک لە تیشکەکە دەمژێت و بەشێکی دیکە دەداتەوە دیسانەوە بە هەمان شێوە چەندین جار ئەو دووبارە دەبێتەوە هەتاوەکو کۆتایی هەموو تیشکەکە لە ناو دەچێت بوونی نامێنیت چونکە هەر جارە و بەشێک بمژیت یعنی نامێنیت و بەشێکی زۆر کەم دزە دەکات لە درزەکەەوە دێتە دەرێ ئەو پێی دەگوترێت تیشکدانی تەنی ڕەش باشە تیشکدانی تەنی ڕەش ئەوەیە لەوانەیە وێنەکەت بۆ بێتەوە بڵێ ئایا ئەو وێنە چ دەنوێنێت ئەتۆش دەڵی تیشکدانی تەنی ڕەش دەنوێنێ ئاگادار بە ئەگەر ئەو وێنە هاتەوە گوتی ئەو وێنە چ دەنوێنی دەڵی تیشکدانی تەنی ڕەش دەنوێنێت باش تیشکدانی تەنی ڕەش پێناسەکەی چییە ئەو تیشکدانەیە کە تەنی ڕەش بە شێوەیەکی نمونەیی تیشکەکە دەمژێت و دەداتەوە بابینوسین تیشکدانی تەنی ڕەش تیشکدانی تەنی ڕەش بینوسین ئەو تیشکدانەیە کە لە تەنی ڕەشەوە بە شێوەیەکی نمونەیی تیشک دەدرێت و دەمژرێت تیشک دەدرێت و دەمژرێت زۆر باشە و ئەم تیشکدانەش بەندە لەسەر چی؟ بەندە لەسەر پلەی گەرمی وەکو خۆم لە نظامی هەڵبژاردن تۆزێک زەحمەت پێناسەکەی بێتەوە بەس دەکرێت بڵێ تیشکدانی تەنی ڕەش ئەو تیشکدانە لەسەر چ بەندە تو دەڵێ لەسەر پلەی گەرمی بەندە چونکە بۆچی تیشکدانی تەنی ڕەش لە نظامی هەڵبژاردن زەحمەت بێتەوە چونکە دەڵێ ئەو تیشکدانەیە لە تەنی ڕەشەوە یعنی بۆ خۆی پێناسەکەی دیارە باشە بەڵام ئەگەر گوتی لەسەر چ بەندە تو دەڵێ لەسەر پلەی گەرمی بەندە زۆر باش وێنەیەکمان هەیە لەم وێنە داتە تاقیگەیەکانی تیشکدانی تەنی ڕەش نیشان دەدات لە سێ پلەی گەرمی جیاوازدا ئەگەر تەماشا بکەی ئەو توندیە نووسراوە توندی ئەگە ببینی ئەو نووسراوە توندی واتە توندی تیشکدان ئەوەشیان واتە
بۆ نمونە ئەوەشیان واتە چی واتە درێژی شەپۆڵ ئەوە درێژی شەپۆڵە ئەوەشیان توندی تیشکدانە بەڵام ئەگەر تەماشاکەی ئەوانە 2000 کلڤنە 3000 کلڤنە 4000 کلڤنە کلڤن پلەی گەرمیە ئاگادار بە ئەوە چییە ئەوە پلەی گەرمیە ئەوە پلەی گەرمیە ئەو پلەی گەرمین ئەوانە هەمویان پلەی گەرمین تێمپریچە پلەی گەرمین بە کلڤن لێرە دەپێورێت ئەوەشان توندی تیشکدان ئەگەر تەماشا بکەی هەتاوەکو پلەی گەرمی 2000 توندی تیشکدان کەمە ها ئەگەر بوو بە 3000 توندی تیشکدان زیادی کردووە ئەگەر بوو بە 4000 توندی تیشکدان زۆر زیادی کردووە کەواتە هەتاوەکو پلەی گەرمی زیاتر بێت توندی تیشکدان زیاد دەکات ئەوە دەتوانیت جوانە بیهێنیتەوە لەوانەیە ئەو وێنەشت بۆ بێتەوە ئایا ئەو وێنە پەیوەندی نێوان چ ڕوون دەکاتەوە ئەتۆش دەڵێ پەیوەندی نێوان توندی تیشکدان و پلەی گەرمی ڕوون دەکاتەوە فەرموو باوەی بنووسین تاوەکو پلەی گەرمی زیاد بکات پلەی گەرمی زیاد بکات توندی تیشکدانیش زیاد دەکات ئەوە توندی تیشکدانیش زیاد دەکات واتە پەیوەندی نێوان توندی تیشکدان و پلەی گەرمی پەیوەندێکی ڕاستەوانەیە هەتاوەکو زیادکە ئەویشیان زیاد دەکات بۆ هەیە ئەو وێنت بۆ بێتەوە ئایا ئەو وێنە پەیوەندی نێوان چ دەنوێنی پەیوەندی نێوان توندی تیشکدان و پلەی گەرمی دەنوێنێت پەیوەندێکەشیان ڕاستەوانەیە زۆر باشە ئاگاداری وێنە بە لە بەش یەشتەم چونکە بەش یەشتەم وێنەی زۆری تێدایە با بزانین ئەو پرسیارە چییە ئاگاداری ئەو وێنەی بە ئەو وێنە هەتا ئێستا لە وەزاری نەهاتێتەوە بەڵام بەڕاستی کاندیدە بۆهاتنەوەی جوانە خراپ نییە ئەگەر تەماشاوەیان بکەی ئەوە توندی تیشکدانە دیسان ئاگادار بە ئەوەیان توندی تیشکدانە تەماشا بکە ئەوەیان توندی تیشکدانە ئەوەیان درێژی شەپۆڵە واتە تەوەرەی ئێکس درێژی شەپۆڵە تەوەرەی وای توندی تیشکدانە ئەگەر تەماشا بکەی ئەو هێڵە شینەی کە جەنابت دەیبینی ها تەماشا بکە ئەو هێڵە شینەی کە کردوێتی لەوانەیە لە وەزاری بۆت بێتەوە وێنەکە بڵێ ئەو هێڵە شینەی جەنابت دەیبینی ئایا چ دەنوێنێ ئەتوش دەڵێ بیردۆزی کلاسیک دەنوێنێ خۆ زۆر ئاسایە بێتەوە چونکە هاو لە کتابدا بوونی هەیە لەوانەیە پێت بڵێ ئایا ئەو هێڵە سوورە چ دەنوێنێت تۆش دەڵێ بیردۆزی پلانک دەنوێنێ و خاڵەکانیش دەتوانێت بڵێ داتا تاقیگەیەکان دەنوێنێت ئاگادار بە ئەوانە زۆر گرنگن جا تەماشا بزانین ئەوە پەیوەندی لەوانەیە بڵێ ئەو وێنە چ دەنوێنێ پەیوەندی لە نێوان چوچیە تۆ دەڵێ پەیوەندی لە نێوان توندی تیشکدان و درێژی شەپۆڵە ئەی هێڵە شینەکە گوتمان فیزیک کلاسیک دەنوێنێ هێڵە سوورەکە داتای پیردۆزی پلاک و داتای تاقیگەی خاڵە سوورەکان دەنوێنێت ئاگادار بە درێژی شەپۆڵ لەسەر تەوەرەی ئێکسە واتە ئەگەر بۆ لای چە بڕۆی درێژی شەپۆڵ کەم دەکات چونکە ئێرە سفرە بەرەو سفر دەڕوە ئەگەر بۆ لای ڕاستیش بڕۆی ئێستا یەک دەقەم تەماشا بکە لەگەڵ من ئێستا بە پێی بیردۆزی کلاسیک بابی نووسین بیردۆزی بە پێی بیردۆزی جەنابی کلاسیک بزانین چۆنە دەقەکەی با بنووسین بە پێی جەنابی بیردۆزی کلاسیک بزانین دەقەکەی چ دەڵێت بە کەمبوونی درێژی شەپۆڵ ئەهاگە تەماشا دەستم کەی درێژی شەپۆڵ کەم دەکا خۆتە لەبەیە دەڵ ئەدو خۆ بەرز بۆ گوتی کەم دەکا ئێکاکە خۆ درێژی شەپۆڵ ئیشی بە بەرز بوونەوەی نییە لە تەوەرەی ئێکسە ئەم بۆ لای چەپ هاتم کەواتە کەم دەکا بە کەمبوونی درێژی شەپۆڵ ئەوە کەم دەکە ها درێژی شەپۆڵ ها تەماشا بەرەو سفر دەڕوە بە کەمبوونی درێژی شەپۆڵ یاڵە با بنووسین بە کەمبوونی درێژی شەپۆڵ بە کەمبوونی درێژی شەپۆڵ توندی تیژکدان چی لێ دێ و بەرز دەبێتەوە لە سفر دوور دەکەوێتەوە کەواتە توندی تیژکدان زیاد دەکە کەواتە پەیوەندی نێوانیان پێچەوانەیە بە پێی بیردۆزی جەنابی کلاسیک بە کەمبوونی درێژی شەپۆڵ توندی تیشکدان پێچەوانەیە توندی تیشکدان زیاد دەکات چی لێ دێت
زیاد دەکات. بە کەمبوونی درێژی شەپۆڵ توندی تیشکدان زیاد دەکات. دەتوانین بڵێ لە بیردۆزی کلاسیکدا پەیوەندی نێوان درێژی شەپۆڵ و توندی تیشکدان پەیوەندێکی پێچەوانەیە، واتە ئەگەر کەمکە درێژی شەپۆڵ توندی تیشکدان زیاد دەکات. ئەوە دەتوانێت یەکسەر بڵێ بە پێی بیردۆزی کلاسیک پێچەوانەیە. ئەگەر تەماشاکە و ئەگەر درێژی شەپۆڵ زۆر کەمی کرد نزیک بۆەوە لە سەفەر ئەوە توندی تیشکدان بێشومارێ زیاد دەکات. گوتی ئەگەر درێژی شەپۆڵ زۆر کەمی کرد نزیک بۆەوە لە سەفەر، درێژی شەپۆڵ لای چەپە نزیک بۆەوە لە سەفەر، ئەوە توندی تیشکدان چی لێدێ؟ بێشومار زیاد دەکات. ئەو چێ وای گوت؟ بیردۆزی کلاسیک کە ئەویشیان ناونرا ئەوە هەڵە بوو تەبعاً شکستی سەر و نەوشەی. باشە بۆ ناونرا شکستی سەر و نەوشەی، بۆ ناونەنرا شکستی سوور؟ بۆ سەبەبەکەی چ بوو؟ سەبەبەکەی ئەوەیە درێژی شەپۆڵە زۆر کەمەکان باز دەکا، وەنەوشەیش درێژی شەپۆڵی زۆر کەمە، بۆیە ئەوەش باسی درێژی شەپۆڵی زۆر کەم دەکات نزیکی سەفەر. ئاگە تەماشا بکەی، بۆیە دەڵێ ناونرا شکستی سەر و وەنەوشەی. شکستی سەر و وەنەوشەیی ئاگادار بە، دەتوانم بڵێم پێناسەکەی بکەم شکستی سەر و وەنەوشەیی، بزانین چۆن دەیکەین. هەڵەی فیزیای کلاسیکە کە وتی چی گوت؟ لە درێژیە شەپۆڵە زۆر کەمەکان نزیکی سەفەر توندی تێشکدان، کە ئەوە هەڵە بوو ئاگادار بە، چونکە داتای تاقیگەیی هات جەنابی پلان کات ئەو شتەی ڕاست کردەوە، گوتی وانە توندی تیشکدان بێشومار زیاد دەکات. بێشومار زیاد دەکات. بۆ هەڵە بوو؟ چونکە ئەوە ڕاست نەبوو. بۆ داتای تاقیگەیی هات جەنابی ئەو شتەی با هەڵە خستەوە، واتە گوتی شتیوان نییە. چێ بوو لە داتای تاقیگەیی ئەو شکستی سەر و وەنەوشەیی چارەسەر کرد؟ پلانک بوو. کاتە دەتوانم بڵێم ماکس پلانک شکستی سەر و وەنەوشەیی چارەسەر کرد. لە 1200 ساڵ لە وەزاری هاتوتەوە کام لەم زانانەی خوارەوە بوو کەوا شکستی سەر و وەنەوشەیی چارەسەر کرد؟ جەنابیشت دەڵێ جەنابی پلانک بوو. پلانک بوو. کەواتە پلانک شکستی سەر و وەنەوشەیی چارەسەر کرد. ئەوە بیردۆزی کلاسیک بوو. باسی بیردۆزی کلاسیکمان کردووە. ئەوە پەیوەندی نێوان درێژی شەپۆڵ لەگەڵ توندی تیشکدان پێچەوانەیە. هەتاوەکو درێژی شەپۆڵ کەم بکە توندی تیشکدان زیاد دەکات. داتای تاقیگەیی بزانین چ دەڵێ. و کە گوتی ئەوە هەر فیزیای کلاسیک گوتی لە درێژە شەپۆڵە زۆر کەمەکاندا توندی تیشکدان زۆر زیاد دەکات، بێشومار زیاد دەکات، کە ئەویشیان ناسرا بە شکستی سەر و وەنەوشەیی. شکستی سەر و وەنەوشەیی هەڵەی فیزیای جەنابی کلاسیک بوو کە گوتی لە درێژە شەپۆڵە زۆر کەمەکاندا نزیکی سەفەر توندی تیشکدان بێشومار زیاد دەکات. بەڵام چێ ئەو گیر و گرفتەی چارەسەر کرد؟ واتە شکستی سەر و وەنەوشەیی چارەسەر کرد؟
داتای تاقیگەیی بوو لە ناو داتای تاقیگەیی جەنابی زانا پلانک بوو کە چارەسەری شکستی سەروەنەوشەیی کرد. ئەوە چ بوو؟ تەنها بیردۆزی کلاسیک بوو. با بزانین داتای تاقیگەیی چ دەڵێت؟ بەپێی داتای تاقیگەیی چۆنە؟ بەپێی داتای تاقیگەیی. با بزانین داتای تاقیگەیی چۆنە؟ زۆر باش. با بزانین داتای تاقیگەیی چ دەڵێت؟ ئەویش بە هەمان شێوە ئاگادار بە هەمان شتی هەبوو گوتی بە کەمبوونی درێژی شەپۆڵ. ئاگادار بە درێژی شەپۆڵ نەچی بڵێ ئەو بۆ سەرێ دەڕوار کە چۆن دەڵی کەم دەکا ئێکاکە درێژی شەپۆڵ لای ڕاست و چەپە بۆ لای چەپ دێم ئەها بەرەو سفر دەڕوە ئەها بەرەو سفر دەڕوە تەواو بەرەو سفر دەڕوە کەواتە کەم دەکا ئاوا درێژی شەپۆڵ کەم دەکا. ئەی چییە زیاد دەکا کاکە ئێرە ناوی چێ توندی تیشکدانە کەواتە ئەویش بە هەمان شێوە گوتی بە کەمبوونی درێژی شەپۆڵ توندی تیشکدان زیاد دەکا. وەڵای هەمان قسەی بیردۆزی کلاسیک گوتی بەکەم بزانین جیاوازی چها ئێستا جیاوازەکەی دەنووسین بە کەمبوونی درێژی شەپۆڵ توندی تیشکدان زیاد دەکات. زیاد یاڵا با بینە سەر زیاد زیاد دەکات تا تەماشاکە ئێرەی جیاواز دەبێت ئەلێرەوە جیاواز دەبێت تا لوتکە ئەو جیاواز دەبێت ئەلێرە تەماشا بە کەمبوونی درێژی شەپۆڵ بەرەو سفر دەڕوە توندی تیشکدان زیاد دەکات تا لوتکە ئێرە لوتکەیە ئاگەر تەماشا بکە ئێرە لوتکەیە بەڵام ئەگە بەردەوام درێژی شەپۆڵ کەمی کرد تەماشا بکە ئەو هەر بۆ سفر دەڕوە ئەو توندی تیشکدانیش کەم دەکات ئەویشان تا لوتکە ئەگەر لە لوتکەوە تەبعاً بەردەوام درێژی شەپۆڵ کەمی کرد ئەوە توندی تیشکدانیش چی لێ دێت؟ کەم دەکات. یەک شتی ئاسانت پێ بڵم لە بیردۆزی کلاسیکدا هەموو کاتێک درێژی شەپۆڵ و توندی تیشکدان پێچەوانن. یاڵا با درێژی شەپۆڵ هێمایەکی بۆ دانەین لەگەڵ توندی تیشکدان واتە ئای پەیوەندێکی پێچەوانن. یەک دقە ڕشکەوە وەرە ئێرە هاتەوە پێچەوانن واتە چۆن پێچەوانن ها یەک لەسەری لەگەڵ بۆ واتە پێچەوانە لەگەڵ توندی تیشکدان پێچەوانن. ئەدی ئەوە بزانین ئەوە چۆنە تەماشا با شتێکیشت بۆی بۆ دروستکەم لێرەدا دەتوانی بڵێ هەتاوەکو لوتکە دیسان درێژی شەپۆڵ و توندی تیشکدان هەر پێچەوانن بەڵام لە لوتکە ئەگە بەردەوام درێژی شەپۆڵ کەمی کرد درێژی شەپۆڵ لەگەڵ توندی تیشکدان دەبێتە ڕاستەوانە ئەواتە ڕاستەوانە چونکە یەک لەسەری لەگەڵ نییە. ئاگادار بە ئەوە دەتوانین بۆ خۆت ڕسمەکی بگری یاخود لەسەری بنووسی زۆر گرنگاوە لە بیردۆزی کلاسیک لە هەموو خاڵەکان پەیوەندیان پێچەوانەیە لە بیردۆزی پلانک یاخود داتای تاقیگەیی عەفوەن لە داتای تاقیگەیی بەسەوە زانایەک بوو لە داتای تاقیگەیی پەیوەندیان هەر پێچەوانەیە هەتاوەکو لوتکە بەڵام لە لوتکە بەولاوە دەبێتە پەیوەندێکی ڕاستەوانە. تەواومان کرد ئەو وێنە با بینە سەر شکستی سەروەنەوشەی پێناسەکەمان کرد هەڵی فیزیای کلاسیک بوو کەوتی لە درێژە شەپەڵە زۆر کەمەکان نزیکی سەفر توندی تیشکدان زیاد دەکات. لەوانێ ئەوانە لە وەزاری هاتوونەوە کام لەم زانایانە بوو هاوکێشەی تیشکدانی تەنی ڕەشی پەرەپێدا جەنابی زانا پلانک بوو هەرەوە بۆ دێتەوە زیاتر یعنی ڕوونکردنەوەی ناتەوە چنگە نیزامەکەمە هەڵبژارنە لانەیە بڵێ کام زانا بوو هاوکێشەی تیشکدانی تەنی ڕەشی پەرەپێدا جەنابیشت دەڵێ ماکس پلانک بوو. بۆ چوونی پلانک بۆ تەنی ڕەش چی بوو؟ ئەوە جوانە بۆ چوونی پلانک دەربارەی تەنی ڕەش چ بوو؟ وتی چی گوت؟ پلانک چی گوت بۆ تیشکدانی تەنی ڕەش؟ گوتی تیشکدانی تەنی ڕەش
لە چەند لەرینەوەیەکی ئێجگار بچووک پەیدا دەبێت کە پێی دەڵێن بزانین چی پێ دەڵێن کە پێی دەڵێن زرینگێنە کە لە ملیۆنەها زرینگێنە پەیدا دەبێت. پێناسەی زرینگێنەش دەتوانی بکەین. بۆ نمونە چەند لەرینەوەیەکی کارەبایی ئێجگار بچووکە بۆ لە تیشکدانی تەنی ڕەشدا کە جەنابی پلانک وای بۆ چوو ئەوە پێناسەشی زرینگێنە بواتە دەتوانانی ئەوەی بڵێ پێناسەی زرینگێنەیە باشە و دەشتوانی بڵێ تیشکدانی تەنی ڕەش لە چەند لەرینەوەیەکی کارەبایی ئێجگار بچووک پەیدا دەبێت کە پێی دەگوترێت زرینگێنە ئایا ئەو بۆچوونی کام لەم زانایانە بوو کە وای بۆ چوو تیشکدانی تەنی ڕەش لە لەرینەوەی کارەبایی ئێجگار بچووک پەیدا بێت ئەتوش دەڵێ جەنابی پلانکە. باش ئەوە دوای ئەو هاوکێشەی دەخوێنین ئەوە هاوکێشەی جەنابی پلانکە گرنگە ئەو زاناکان دەیە بزانی ئەنشتاین لەم دوایانەدا توانی چەمکی وزەی بەبڕکراو لەسەر ڕووناکی جێبەجێ بکات لەوانەیە بۆت بێتەوە بڵێ کام زانا بوو توانی چەمکی وزەی بەبڕکراوی ڕووناکی لەسەر ڕووناکی جێبەجێ بکات و دەڵێ ئەنشتاین بوو ئاگادار بە ئەوە زۆر مهمە کە ئێستا پێیان دەگوترێت فۆتۆنەکان و لە ئەنجامی بازدانی ئەلکترۆنەکان لە بارێکی بەبڕەوە بۆ بارێکی تر هەڵدەمژێت دەدرێتەوە. ئەوە پێویستە زانایەکان بزانێ ئاگادار بە وزەی بڕی ڕووناکی دەکاتە جیاوازی نێوان دوو ئاستە وزە. وەڵای ئەوە حەزم لێ ڕوون بۆ ڕوونکەمەوە هەرچەندە لە بەندی دووەمی بە شێشتەمدا بوونی هەیە وزەی بڕی ڕووناکی واتە ئی واتە وزە ئینێرجی دەکاتە جیاوازی نێوان چکاوە لاڵ سەنگانی بەشیش پرسیارێکی وای تێدایە و هاتۆشتەوە لە وەزاری دەکاتە جیاوازی نێوان واتە کەمکردنەوە وزەی دوو ئاستە وزەی تەنیشتێک واتە ئی کەم ئی ئەوە بۆ نمونە ئی سەرەتا کەم ئی کۆتا ئینشاڵڵە لەوێ دەیخوێنین ئینشاڵڵە و بەم هاوکێشەیە دەتوانین دەستەبەر بێەوە هاوکێشەیەکمان هەیە دەتوانین ئەمە دەستەبەریکەین. هاوکێشەکە پێی دەگوترێت هاوکێشەی جەنابی پلانک ئەو هاوکێشەی جەنابی پلانکە با من بۆ ڕوونکەمەوە ئی یەکسانە NHF ئەوە هاوکێشەی جەنابی پلانکە زۆر باشە دەتوانی ئێنی لەگەڵ نەبێ ئەگەر تەماشا و قسەی بکە ئەگەر جاستا بۆ ڕوون دەکەمەوە ئێن چیە و ئەوانە ئێن یەکسان بێ بە یەک واتە ئەوە یەک بێ یەک جاران HF دەکاتە HF واتە ئی دەکاتە H جاران F زۆر باش ئەو هاوکێشەی جەنابی پلانکە. ئێخۆ ئەمە قوتابیانی بەڕست ئەمە ئەومان دەزانی یاسایەکمان هەیە سی یەکسانە F لەمدا نازانمە تۆی دەزانیان نا لەوەوە F دەکاتە سی لەسەر لەمدا ئەو یاسایەمان هەیە دەتوانین لێرە تەعویزی بکەینەوە لە جێ FC لەسەر لەمدا دابنین ئەلێرە دەتوانم هاوکێشەکە بەو شێوەیە بنووسم ئی دەکاتە ئێچەکەی بنووسمەوە سی لەسەر لەمدا دەتوانم هاوکێشەکەی بەو شێوەیەش بنووسم واتە ئی ئینێرجی وزە دەکاتە HC لەسەر لەمدا. فەرم و باناوەکان بنووسین. ئی واتە چی؟ ئی واتە وزەی ڕووناکی وەڵا هەر ئاوە با بنووسین وزەی ڕووناکی بە چ دەپێورێت؟ وزەی ڕووناکی بە جوڵ دەپێورێت ئاگادار بە و بە یەکەیەکی دیش دەپێورێت پێی دەکوترێت جەنابی ئەلکترۆن ڤۆڵت ئەو ئێستا باسی دەکەین ئەلکترۆن ڤۆڵت ئەدی ئەو ئیمان وەرگرت ئێنەکە وەرگرین ئێن واتە چی ئێن واتە بڕە ژمارەی پێ دەڵێن بڕە ژمارە و هەندێک جار پێی دەڵێن ژمارەی فۆتۆن ژمارەی فۆتۆن زۆر باشە کەواتە ئێن واتە ژمارەی فۆتۆن واتە بڕە ژمارە. ئینجا دوای ئێن ئێچمان هەیە H واتە چی؟
H واتە نەگۆڕی پلانک واتە بڕەکەی نەگۆڕە ئاگادار بە ژمارەکەی نەگۆڕە ژمارەکەی چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 جوڵ دۆت چرکە ئەوە یەکەی نەگۆڕی پلانکیشم نووسی یەکەی نەگۆڕی پلانک جوڵ دۆت چرکەیە جاستایشت بۆ ڕوون دەکەمەوە باشە ئەوەشمان زانی یەکەی نەگۆڕی پلانک ئەوە ژمارەکەیەتی 6.63 جاران دەتوان سالب 34 و هەتا هاتوتەوە لە وەزاری نەگۆڕەکەی داوە ئەوە دەتوانی لە بەریکەی دەتوانی لە بەریشی نەکەی داوێتی زۆر بێجار ئێفەکەمان هەیە ئف واتە هەمومان دەزانین ئف واتە لەرە لەر ئەی لەر بە چ دەپێورێت هەرتس ئەو جارەی بۆ نمونە چمان ما سی خێرایی ڕووناکی سێ جاران دەتوان هەشتمەتر لەسەر چرکە لەمدا واتە درێژی شەپۆڵ ئەوانە بزانی خراپ نییە بەڵام بە ئەوت بۆ ڕوونکەمەوە یەکەی نەگۆڕی پلانک تەماشا بکە وەرە ئێرە بڕۆ ئێرە بزانین یەکەی H واتە نەگۆڕی پلانک یەکەی نەگۆڕی پلانک بزانین چیە بەپێی یاسایەکە یاڵە بەپێی ئەو یاسای دەربێنین ئێچەکە دەکاتە ئی لەسەر F ئایا H یەکسانە بە یەکەکەی دەکاتە چی ئی بە چ دەپێورێ جوڵ با جوانتر بینوسم ئی بە چ دەپێورێ جوڵ ئی بە چ دەپێورێ کاکە جوڵ ئەوە جوڵمان نووسی لەسەر F لەر بە چ دەپێورێت هەرتس کاتە جوڵ لەسەر هێرتس یەکەی نەگۆڕی پلانکە و دەشکاتە جوڵ دۆت چرکە ئەوە یەک شتە چونکە دەتوانرێت لە جێی هێرتس چرکە بنووسرێ بەڵام هێرتس لە ژێرێ بوو چرکە لەسەرێ و هێرتس لە ژێرێ بوو دەبێت چرکە لەسەرێ بێت چونکە پەیوەندیان هەڵگەڕاوەیە بەپێی یاسایتی یەکسانە یەک لەسەر F بەشی سێیە پەیوەندی نێوان هەردووکیان پێچەوانەیە ئەو ڕوونکردنەوەک بۆ یاسایەکان ئاگادار بە ئەوانە گرنگن زۆر ساڵ لە وەزاری هاتوونەوە و دەبێت ئەمە هێندێک ڕوونکردنەوەت پێ بڵێم هێندێک ڕوونکردنەوە ئەویشیان لە هاوکێشەی ئی یەکسانە HF دا ئی یەکسانە HF دا لە هاوکێشەی ئی یەکسانە HF دا دەبێ ئی واتە وزە بە جوڵ بێ بۆ دەبێ ئی بە جوڵ بێ ئاگادار بە هەموو کاتێک ئێچەکە نەگۆڕە 6.63 جاران دەتوان سالب 34 جوڵ دۆت چرکە بەڵام ئەوە جوڵ دۆت چرکەیە بۆیە دەبێ ئی یەکەش بە چ بێ بە جوڵ بێ بۆ ئەوەی لەگەڵ یەکتر بگونجێن ئاگادار بە لە هاوکێشەی ئی یەکسانە HF دا دەبێ ئی بە جوڵ بێت ئاگاداری ئەو شتەی بە دەبێ ئی بە چ بێت ئی بە جوڵ بێ ئەگەر بە ئەلکترۆن ڤۆڵت درابوو بیگۆڕە بۆ جوڵ چۆن دەیگۆڕی بۆ جوڵ ژمارەکە چەند بوو جارانی 1.6 جاران دەتوان سالب 19 بکە واتە چۆن واتە ئەگەر یەک ئەلکترۆن ڤۆڵت بوو بمان هەوێ بیگۆڕین بۆ جوڵ ئەوە دەبێتە یەک جاران یاڵە باوەش بنووسینەوە یەک جاران 1.6 جاران دەتوان سالب 19 دەبێتە جوڵ یەک جاران 1.6 جاران دەتوان سالب 19 هەر دەکاتە 1.6 جاران دەتوان سالب 19 کاتێک ئەلکترۆن ڤۆڵت دەکاتە 1.6 جاران دەتوان سالب 19 جوڵ ئەوەی بزانە ئەو گرنگە و ئەگەر ئیت دۆزیەوە لەکوێ دۆزیتەوە لە یاسای یان لە هاوکێشەی
ئی یەکسانە HF دا ئەوە نرخی ئی بە جوڵە. بۆ بە جوڵە کاکە لەبەرەوەی ئەوەیان دیسانەوە دووبارەی دەکەمەوە جوڵ دۆ چرکەیە. چرکەکە لەگەڵ دۆ تێرتزەکە لەگەڵ یەکتر کوور دەبێتەوە بە چ دەمێنی جوڵ دەمێنی. ئەگەر وتی تەماشا بکە ئەگەر وتی ئی بدۆزەوە بە ئەلکترۆن ڤۆڵت ئەوە ژمارەکە پێچوانەی سەرەیە ژمارەکە دابەشی 1.6 جاران دەتوان سالب 19 بکە. ئەو تێبینیانە زۆر زۆر گرنگن ئاگادار بە ئاگادار بە زۆر زۆر گرنگن 2-3 ساڵ هەر ئەوە هاتوتەوە ئەلکترۆن ڤۆڵت دەکاتە چەند جوڵ 5 هاتوتەوە 5 ئەلکترۆن ڤۆڵت چەند جوڵ دەکات توش دەڵێ 5 جاران 1.6 جاران دەتوان سالب 19 دەبێتە جوڵ. ئاگاداریەوە دوو تێبینەی بە دوو تێبینە گرنگە. فەرموو ئێستا دێنە سەر پرسیارەکان بزانین پرسیارەکان چۆن شکار بکەین. ئەگەر لە نمونە هەشتی ئەلف بۆ جەنابەت دەست پێ بکەین بزانین چ دەڵێت. لە نمونە هەشتی ئەلفدا دەڵێت لە لوتکەی شەبەنگی تیشکدانی خۆردا هەر فۆتۆنێک نزیکەی 2.7 ئەلکترۆن ڤۆڵت ئەوە ئیە وزەیە ئاگادار بە فۆتۆن واتە ڕووناکی. هاومانەی بڕێک لە فۆتۆن چییە ڕووناکی ئاگادار بە. هەڵدەگرێت لەرەلەری ئەم ڕووناکێت چەندە واتە F یەکسانە بە چەند. ئەمە هەمومان دەزانین ئاگادار بە H نەگۆڕی پلانکە 6.63 جاران دەتوان سالب 34 جوڵ دۆ چرکە. ئاگاداری ئەوەی بە زۆر مهمە. فەرموو ئێستا بە هاوکێشەکەی بنووسین. دەڵێت چ بدۆزەوە F دۆزەوە. یاسایەکمان هەیە ئی دەکاتە HF. لەوەوە ئەگەر دوو لا دوو نێوانی بکەین داوای چی کردووە لێرەدا دەڵێت چ بدۆزەوە F دۆزەوە. بەڵام پێش ئەوەیان ئەمە تێبینێکمان نووسی. تێبینەکەی پێش ئەوەی بێنە خوار نووسیمان دەبێت لە هاوکێشەی ئی یەکسانە HF دا ئی یەکسانە HF دا ئەو ئیە بۆ نمونە F دەدۆزمەوە F دەکاتە ئی لەسەر H دەبێ ئەو ئیە جوڵ بێت. دەزانی بۆ با هۆکارەکەت پێ بڵێ یەکسانە بە ئایچەکەی بنووسینەوە 6.63 جاران دەتوان سالب 34. ئەگە تەماشا بکەیت جوڵ دۆ چییە چرکەیە. ئەو دەبێت ئێرەش بە جوڵ بێ نابێ بە ئەلکترۆن ڤۆڵت بێت چونکە جوڵ لەگەڵ جوڵ کوور دەبێتەوە لەسەر چرکە دەمێنی کە دەکاتە هێرتز. هێرتزیشەکەی لەرە کەواتە دەبێتە نێعمەڵڵا. بۆیە ئەمە یەکەم ئیشمان دەبێت ئەو ئیە لە ئەلکترۆن ڤۆڵتەوە بگۆڕین بۆ جوڵ. پێشتر باسمان کرد گوتمان ئی دەکاتە ئەلکترۆن ڤۆڵتەکە چەندە 2.7 بیگۆڕم بۆ جوڵ ژمارەکە چەندە 2.7 جارانی 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەم دەبێت بە جوڵ. ئەوجا بەس دانانەوە ئی یەکەمان دەکاتە 4 پۆینت کۆرە 4 پۆینت ئەوە 4 ئەوە 4 ئەوە 4.32 جاران دەتوان سالب 19 جوڵ. لە ئەنجامی جارانکردنی ئەو دوو ژمارەیە 4.32 مان بۆ دەرچوو. اینجا بەس دانانەوە دەنووسین 4.32 جاران دەتوان سالب 19 جوڵ لەگەڵ جوڵ کوور دەبێتەوە دابش چرکە دەمێنی کە دەکاتە هێرتز. یەکسانیشە ئەو ژمارە دابش ئەوە بکە ئەنجامەکەمان بۆ دەکاتە 6.5 جاران دەتوان موجب 4 جەنابی هەرتز. نەکەی بکەی لە بیر بکەی دەبێ ئەلکترۆن ڤۆڵت بگۆڕی بۆ جوڵ بگۆڕە بۆ جوڵ. هۆکاری گۆڕین چییە؟ ئێچەکە بە جوڵە. ئەوەی لە بیر نەکەی دوای زەرت دەکەی چونکە دوو دەرەجە دەڕوا یەکسەر. ڕاهێنان هەشتی ئەلف وا بزانم هەر هەمان تەکتیکە نازانم شیکاری کەمیاڵنا یاڵە با دەست لێڕابێت فەرموو بە شکارکەین. وادا بنێ کە بەندۆڵێکی کاژمێری دیوار لە زرینگەنەکانی پلانک دەنوێنێت. لەرەکەی چەندەوە دیسانداوای لەرەکەی کردووە واتە ئێفمان چەندە. باش ئەگەر لە کاتی گواستنەوەی یەک گۆڕانی بڕوو بدە کە وزەکەی ئەوەندە ئەلکترۆن ڤۆڵتە
وزەکەی ئەوەندە ئەلکترۆن ڤۆڵتە ئەوەی دەگۆڕی داوای لەرەلەری کردووە دەیگۆڕی بۆ جوول بۆ سەرنج بدە کە گۆڕانێکی بچووکەک ئەمەدا ئەوە ئیشمان بۆەوەی نێ سەرنج بدەکەی ئەمە یەکەم ئیشمان دەبێ یەکە بگۆڕین دەبێ یەکە بگۆڕین یەکە چەندە 8.1 جاران دەتوان سالب 15ەیە و دەکاتە ئەو ئەلکترۆن ڤۆڵتە دەگۆڕین بۆ جوول ژمارەکە و خۆ دەنووسیەوە 8.1 جاران توان سالب 15 جاران 1.6 جاران دەتوان سالب 19 دەبێتە جوول هەمووی بە ئاسیبەی جاران دەکەی ئەنجامەکە دەکاتە 1.29 شەشێکیشی لەگەڵا جاران دەتوان سالب 3 ئەو گۆڕیت بۆچی جوول ئەرێ کاکە هۆکاری چییە ئەمن گۆڕین بۆ جوول چونکە جەنابی نەگۆڕی پلانک 6.63 جاران دەتوان سالب 34 جوول دۆچە چرکەیە ئەوە جوڵە ها بۆیە ئەمە شێکسەر یاساکەی دەنووسین بۆ خۆت یاساکەی لاانە لەم باشتر بزانی ئی دەکاتە HF لەوەوە دەمان هەیە F دۆزینەوە بینی جارانە ئێچەکە دەڕواتە و دوی دەبێتە دابش واتە دەبێتە F یەکسانە E لەسەر H و یەکسانە بە یەکەمان دۆزیەوە بە جوول 1.29 شەشێکیشی لەگەڵە جاران دەتوان سالب 33 دابەشی ئەنجامی چیش بۆ خۆ دەزانین 6.63 جاران دەتوان سالب 34 ئەنجامەکە کە دابەشت کرد دەکاتە 2 هەرتز چونکە لەرە بە هەرتز دەپێورێت ئەو پرسیارێکی دیشمان شیکار کرد گوتم با دەستان لێ ڕابێ ئەوە داوای ئی کردەوە نیعمەڵڵای پێ دەڵێن هەر کاتێک داوای ئی کرد ئەوە ئاسانە زۆر ئاسانەوە چی تێدانە باش کارێکیان قەینا دەڵێ سیستەمی سپرینگی بارستایەک بە لەرەلەری واتە F دەلەرێتەوە چەند لە وزەی ئەم زرینگێنە دەگوازرێتەوە لێ گۆڕانی بڕدا لێ گۆڕانی بڕداواتە ئێن یەکسانە بە یەک واتە دەڵێت چەند وزە واتە ئی یەکسانە بە چەند ئەمە هەمانە H کوڕە H یەکسانە 6.63 جاران دەتوان سالب چەند 34 جوول دۆ چرکە اینجا دەتوانین ئی بدۆزینەوە ئی دەکاتە HF ئێچەکەمان چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 ئێفەکەشمان جاران 0.56 یەکسانە 3.7 جاران دەتوان سالب 34 جوول لەو هاوکێشەیە ئی بۆ دەرچوو بە تێبینی بۆ نووسی ئی بۆ دەرچوو بە چ دەردەچی بە جوول دەردەچی هۆکارێکی چییە ئەوە چییە جوول دۆت چرکە ئەدیەوە چییە ئەوە هێرتزە دۆت هێرتز یان دۆت هێرتز دەتوانین بڵێ یەک لەسەر چرکە لەگەڵ چرکە سندانی دەگاتێت چ دەمێنیتەوە جوول دەمێنیتەوە ئاگاداری ئەوە بە کە دەبێتە جوول ئەوە پرسارێکی خراپ نێنە چی بڵێ ئاسانن نایەنەوە ئەوانە هاتوونەوە باشە یەک پرسار لێ بکەم ئەدی ئەگەر هەڵبژارنەکان ABCD هیچیان جووڵی تێدا نەبوو هەمویان ئەلکترۆن ڤۆڵت بوون چۆن ئەوی دەگۆڕم بۆ ئەلکترۆن ڤۆڵت دابش 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەی ئەنجامەکە دەبێتە ئەلکترۆن ڤۆڵت اینجا ئەو دیسانەوە لەرەلەری دەوێت وەکو پرسیاری نومونەکە و پرسیاری یەکەمە پێویستان کە شکاریکەین ئەو با بۆ جەنابەت واجب بێت پرسیاری چوارەم ئەگەر شکارکەین بزانین چ دەڵێت پرسیاری چوارەم ئەگەر شکارکەین بزانین چ دەڵێت یاڵڵا یەک دەقە ئەو زۆر باش یاڵڵا پرسیاری چوارەم تیشکدانی دەرچوو لە پێستی مرۆڤەوە دەکاتە لووتکەی لەمدای داوە لەمدا ئەو لەمدا دەکاتە 940 مایکرۆمەتری داوا جاران دەتوان سالب 6 مەتر مایکرۆ دەتوان سالب 6
لەرەلەری ئەم تیشکدانە چەندە واتە ئەلف لەرەلەر چەندە ئاسانە یاسایەکمان هەیە ئف دەکاتە سی لەسەر لەمدا سیەکەمان سێ جاران دەتوان هەشتا ئەو لەبەرت بێ خراپ نیە پێم سی خێرای ڕووناکیە سێ جاران دەتوان هەشتا لەمدایەکە چەندە 940 جاران دەتوان سالب شەشە ئەنجامەکەمان دەکاتە 3.19 جاران دەتوان موجە 15 هێرتز قوتابیانی بەڕێز دەزانی دەکاتە چەند دەکاتە 0.319 جاران دەتوان موجە 12 هەرتز نازانم جەناب لە یەکە گۆڕینی فەنانی یاننا دەتوان موجە 12 واتە چی دەتوان موجە 12 واتە تێرە واتە دەکاتە 0.319 تێرا هێرتز ئەو تێڕایان بۆ چ بوو بۆ خوشتەی بوو ئەو خشتاگەر تەماشاکەی فریکوێنسی واتە لەرەلەر لەرەلەرەکانیان بەو شێوەیە ها زۆرترین لەرەلەر وەنەوشەی هەیەی دوای بۆ نمونە ئاوا دێتە خوارێ هەتاوەکو سوور کەمترینە کە 405 تێرا هێرتزە ئەگەر لەوەی ئەوە چەندە 0.319 ئەو 405 تێرا هێرتزە کەواتە دەکەوێتە خوار سوورەکە کەواتە دەڵێ زۆری ئەو شەپۆڵە کار و مگناتیسێ چییە؟ ئەتوش دەڵی دەکەوێتە خوار سوور چونکە ئاگادار بە لە 405 کەمتر بوو تێرا هێرتز لە 405 تێرا هێرتزی کەمتر بوو ئەو کەمترە ناکاتەیەکیش دەکەوێتە خوار سوور ئاگادار بۆ لەوە زاریاتۆتەوە بەس ئەواتۆ تیشکدانی دەرچوو لە پێستی مرۆڤەوە دەکەوێتە کام ناوچە تۆش دەڵی دەکەوێتە ناوچەی خوار سوور ئەوی بزانانی خراپ نییە پاشان دەڵێ ئەو وزەیە فۆتۆنە لەم تیشکدانە هەڵی دەگرێت چەندە بە یەکەی ئەلکترۆن ڤۆڵت ئێمە یاسامان هەیە یاسایەکە ئی دەکاتە HF ئێچەکەمان چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 جاران ئەرێ ئێفەکەمان چەندە ئف ئاگادار بە هێرتزەکەی بەکاربێنە جا کێشەمان نییە ئەوەی بەکاردێنیان ئەوە هیچ کێشەمان نییە جاران 3.19 جاران دەتوان موجە 15 ئەوە جارانی دەکەی یەکەمان بۆ دەردەچی دەکاتە 2.115 جاران دەتوان سالب 22 جوڵ ئەوە چمان بۆ دەرچوو بە جوڵ بۆ بە جوڵ چونکە ئی لە یاسای ئی یەکسانە HFدا بە جوڵ دەردەچی بەڵام لە پرسیارەکەدا دەڵێ بە یەکەی چ چەندە ئەلکترۆن ڤۆڵت باشە جوڵ چۆن دەگۆڕێت بۆ ئەلکترۆن ڤۆڵت دابەشی 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەی دەگۆڕێت بۆ ئەلکترۆن ڤۆڵت واتە ئەو جوڵەی دابش دەکەی ئەنجامەکەت بۆ دەردەچی کە دەکاتە 1.32 جاران دەتوان سالب 3 ئەلکترۆن ڤۆڵت پرسارێکی خراپ نەبوو دێنە سەر دیاردەیە کە پێی دەگوترێت دیاردەی کار و ڕووناکی دیاردەی کار و ڕووناکی دیاردەی کار و ڕووناکی جێمس ماکسوێل ئەوەی دۆزیە و کە ڕووناکی شێوەیەکە لە شەپۆڵە کار و موناسەکان لەوانەیە بۆت بێتەوە لە وەزاری بڵێت کام لەمە زانایانە بوو ڕوونی کردەوە کە ڕووناکی شێوەیەکە لە شەپۆڵە کار و موناسەکان ئەتۆش دەڵێی جەنابی جێمس ماکسوێلە ئەوە دەبێت بەڕاستی زەبتیانکەی بە جوانی ئەو زانایانە دیاردەی کار و ڕووناکی بزانین چییە تەماشا ئەوە کانزایەکە یا مادەیەکە ئەو مادەیەکە ئەو کانزایەکە ئەوش ڕووناکیەکە بە لەرێکی دیاریکرا و خراوەتە سەر ئەو کانزایە کە ڕووناکیەکە خرا سەر کانزایەکە ئەگەری دەرچوونی ئەلکترۆن هەیە لە ڕووی کانزایەکە ئەلکترۆن دەردەچی باشە ئەلکترۆن دەردەچی بەڵام نەچی بڵێ لایتێکی لە چی پارچە کانزایەکە هەڵگری لایتی لێ دێ بڵێ داخوا ئەلکترۆن چۆن دەردەچی ئەلکترۆن خۆ دەردەچی جەنابەت کوا دەیبینی کاکە کاتێک ڕووناکی دەکەوێتە سەر پارچە کانزایەک ڕووناکیەکە وزەکە پارچە کانزایەکە وزەکە وەردەگرێت و ئەلکترۆنەکە دەردەچی ئەو دەرچوونی ئەلکترۆنەکە واتە چی دیاردەی کارە و ڕووناکی بەڵام مەرجی دەرچوونی ئەلکترۆنە کەواتە دیاردەی کار و ڕووناکی دەتوانم پێناسەکەی بکەم پێناسەکەی چ دەڵێت دەرچوونی
ئەلکترۆنە دەرچوونی ئەلکترۆنە لەسەر ڕووی کانزایەک لەسەر ڕووی کانزایەک یان مادەیەک فەرقی نییە لەسەر ڕووی کانزایەک یان مادەیەک کاتێ ڕووناکی بە لەرێکی دیاریکراو دەکەوێتە سەر دیاریکراو دەکەوێتە سەر کەواتە ئەگەر ڕووناکێک کەوتە سەر کانزایەک و ئەلکترۆن دەرچوو ئەواتە دیاردەی کارۆ ڕووناکی زۆر باشە بەڵام تەماشا ئەوی بکە ئاگادار بە ئەو ڕووناکیە لەرەلەری هەیە پێی دەگوترێت F لەرە ئەوە چی پێ دەڵێن لەرە لەر وە وزەشی هەیە وزەکەی واتە HF یان HF ئەو HF ئاگادار بە ئی چییە ڕووناکی وە لە ماقابیلیشدا ئاگادار بە مادەکەشی خۆی هەیە کاکە لەرەلەری خۆی هەیە پێی دەگوترێت F نۆت پێی دەگوترێت لەرەلەری مۆڵەقە و HF نۆتیشی هەیە پێی دەگوترێت پابەندە ئیش دووبارەی دەکەمەوە ڕووناکێکە دوشتی هەیە F و HF واتە لەرەلەر و وزەی ڕووناکی تایبەت بە ڕووناکیە و مادەکەش بە هەمان شێوەی ڕووناکێکە F نۆتی هەیە HF نۆتی هەیە کە F نۆت پێی دەگوترێت لەرەلەری مۆڵەقە و HF نۆت پێی دەگوترێت پابەندە ئیش مەرجی ڕوودانی ئەو دیاردەیە یاخود دەرچوونی ئەلکترۆنە چیە پێویستە F یان HF گەورەتر بێ یان یەکسان بێ لە لەرەلەری مۆڵەقە یان لە پابەندە ئیشی مادەکە پێویستە ڕووناکەکە گەورەتر بێ وزەکەی گەورەتر بێت لە پابەندە ئیشی مادەکە هەر کاتێک گوتی مەرجی ڕوودانی دیاردەی کارە ڕووناکی چیە پێویستە ئەوە گەورەتر بێ لەوانە ئەوە زۆر گرنگە لەوانەیە وێنەکەت بۆ بێتەوە بڵێت چ دیاردەیەک ڕوون دەکاتەوە تۆش دەڵی دیاردەی کارە ڕووناکیە ئاگاداری بە و لەوانەیە بڵێ مەرجی ڕوودانی دیاردەی کارە ڕووناکی چیە تۆش دەڵی HF گەورەتر بیان یەکسان بێ لە HF نۆت یان وزەی ڕووناکیەکە گەورەتر بیان یەکسان بێ لە پابەندە ئیشی مادەکە ئەوە گرنگە ئاگادار بە کەیفم بەو دیاردەیە دێت کەیفم بە دوو دیاردە دێت لە بەشی هەشتم ئەتوش دەبێت کەیفت بێ بەڕاستی چونکە وەزارش کەیفی پێدێت ئەویشیان دیاردەی کار و ڕووناکی لەگەڵ دیاردەی لادانی کۆمپتن کە دوایی باسی دەکەین لەوانەیە دەرسێکی دیکە باسیکەین کە زۆر گرنگن لەو دوانە زۆر ساڵ یەکیان دێتەوە ئاگادار بە فیزیک کلاسیک و دیاردەی کار و ڕووناکی جا ئەو دیاردەی کار و ڕووناکیە دیسانەوە داتای تاقیگەی شتێکی گوت و جەنابی فیزیک کلاسیک شتێکی دی گوت بزانین چیان گوت پێشبینەکانی فیزیک کلاسیکیەکان بۆ ڕزگارکردنی ئەلکترۆن واتە دەرچوونی ئەلکترۆن دیاردەی کار و ڕووناکی گوتی پێشبینە کلاسیکیەکان گوتی دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەک بەندە لەسەر توندی ڕووناکی گوتی واتە تا ڕووناکیکە زیاتر بێت ئەوە توندیەکەی زیاتر بێت ئەوە ئەلکترۆن زیاتر دەردەچی چێ وای گوت پێشبینە کلاسیکەکان بەڵام بەڵگەی تاقیگەی هات بە تاقیکردنەوە سەلماندیان قسەکەی هەڵەیە هەر چەندە توندی ڕووناکی زۆر بێت ئەگەر لەرەلەر بەشی هەڵگرتنی ئەو ئەلکترۆنی نەکرد ئەوە ڕوونادا کەواتە بەپێی بەڵگە تاقیگەیەکان بەندە لەسەر لەرەلەری ڕووناکی ئەو بەندە لەسەر توندی ڕووناکی ئەو بەندە لەسەر لەرەلەری ڕووناکی بە پێی پێشبینی کلاسیکی لەوانەیە 4 جار لە وەزاری هات بێتەوە بە پێی پێشبینی کلاسیکی ڕزگاربوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەک یان دیاردەی کار و ڕووناکی بەندە لەسەر کام لەمانە توندی ڕووناکی هەڵدەبژێری بەڵگەی تاقیگەی لەسەر چ بەندە لەسەر لەرەلەر بەندە ئاگادار بە لەسەر لەرەلەر بەندە ئەو گرنگە خراپ نییە باش بە پێی پێشبینی کلاسیکی دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی کانزایەک دیاردەی کار و ڕووناکی بەندە لەسەر توندی ڕووناکی ئایا ئەگەر توندی ڕووناکی نزم بێت دیاردەی کارە ڕووناکی ڕوونادات بەڵێ هەڕوودەدا
ئەگەر توندی تەماشا بکە ئاگادار بە بەپێی فیزیک کلاسیکی هەتاکو توندی ڕووناکی زیاتر بێت ئەلکترۆن زیاتر دەردەچی دەڵێ ئەدی ئەگەر توندیەکە کەم بوو ئادیاردەکە ڕوونادە دەڵێ بەڵێ ڕوودەدا ئەی چۆن ڕوودەدا ئەگەر کاتێکی زیاتر ڕووناکیەکە بخەمە سەر کانزایەکە لەو ئاڵەتەیدا وزەیەک زیاتر کۆ دەکاتەوە ئینجا ئەلکترۆنەکە دەردەچی کە ئەلکترۆنیش دەرچوو ئەوە دیاردەی کار و ڕووناکیە کەواتە ئەو پرسیاری ئەو وەڵامی چ بوو دەڵێ ئەگەر پرسیاری ئەو وەڵامی ناوەڵامی ئەو پرسیارەی تەبعاً دەڵێ بەڵێ ڕوودەدات ئەگەر توندی کەمیش بوو بەڵام دەبێت پێویستە بۆ کاتێکی زیاتر ڕووناکیە کە بخرێتە سەری وەڵاهی ئەوە زەخمە ئەو زۆر مهمە لە وەزاری هاتۆتەوە بێ زەحمەتەوە جا چۆن ئێستا بۆ دەکەمە پرسیاری هەڵبژاردننی وەزاری ژمارەی ئەلکترۆنی دەرچوو پەیوەندێکی ڕاستەوانەیە لەگەڵ توندی ڕووناکی هیچ پەیوەندیەکی نییە بە گەورەترین جوڵەوزە گەورەترین جوڵەوزە بەندە لەسەر لەری ڕووناکی کەواتە تا توندی ڕووناکی زیاد بکات ئەوە ژمارەی ئەلکترۆنی دەرچوو زیاد دەکات چۆن هاتوتەوە لە وەزاری لە پرسیار تەماشا پرسیارەکە لە دیاردەی کارۆ ڕووناکیدا واتە دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەکدا تاوەکو توندی ڕووناکی زیاد بکات ئەوە بزانین ئەوە چییە لە دیاردەی کارۆ ڕووناکی تاوەکو توندی ڕووناکی زیاد بکات ئەوە ئەی بزانین ئەی چ دەڵێت گەورەترین جوڵەوزە واتەکەی ئێم واتە گەورەترین مەگزیمەم زیاد دەکات بی گەورەترین جوڵەوزە واتەکەی ئێم لانێ بۆ خۆی بنووسین بۆ نووسیان گەورەترین جوڵەوزە کەم دەکات سی ژمارەی ئەلکترۆنی دەرچوو کەم دەکات دی ژمارەی ئەلکترۆنی دەرچوو زیاد دەکات کامۆڵامی ڕاستە بزانین لە دیاردەی کار و ڕووناکیدا تاوەکو توندی ڕووناکی زیاد بکات توندی ڕووناکی زیاد بکات ژمارەی ئەلکترۆنی دەرچوو زیاد دەکات هیچ پەیوەندی نییە بە گەورەترین جوڵەوزە واتە ئەگەر گوتی گەورەترین جوڵەوزە لە دیاردەی کار ڕووناکە تاوەکو توندی ڕووناکی زیاد بکات گەورەترین جوڵەوزە زیاد ناکات گەورەترین جوڵەوزە کەم نا هیچ پەیوەندی پێوە نیە ژمارەی ئەلکترۆنی دەرچوو کەم دەکات نەخێر کەم ناکات چونکە زیادی کردو توندی ڕووناکی کاتە ژمارەی ئەلکترۆنی دەرچوو زیاد دەکات پەیوەندیان چۆنە ڕاستەوانەیە ئەو پرسیارێکی جوانی وزاری بوو ئاگادار بە ئەو مهمە ئەدی گەورەترین جوڵەوزە لەسەر چ بەندە لەسەر لەرەلەری ڕووناکی بەندە لەگەڵ پابەندە ئیش ئاگادار بەوە هاوکێشەی گەورەترین جوڵەوزەیە دوای ئینشاءڵڵا دەیخوێنین بە بینە سەری دوای ئینشاءڵڵا دوسێ دەقەیدی ئەوها دەڵێ ئەینشتاین توانی گرفتەکان کە لەسەر دیاردەی کار و ڕووناکی بوو چارەسەر بکە لەوانەیە بڵێت کام لەم زانایە نەبوو ئەو گرفتانەی چارەسەر کرد کە هاتنە پێش دیاردەی کار و ڕووناکی ئەتۆش دەڵێ جەنابی ئەینشتاین بوو ئاگادار بە یان بڵێ کام لەم زانایە نەبوو چەمکی بە بڕبوونی ماکس پلانکی زیاتر فراوانتر کرد ئەتۆش دەڵێ جەنابی ئەینشتاین بوو ئاگادار بە ئەینشتاین وای دانا کە شەپۆڵە کارۆمەگناتیسیەکان لە لێشاوێک تەنۆلکە دەچێت کە پێیان دەگوترێت چی فۆتۆنەکان ئەو چێ وای گوت چێ گوتی شەپۆڵە کارۆمەگناتیسیەکان لە لێشاوێک تەنۆلکە دەچێت کە پێیان دەگوترێت فۆتۆنەکان جەنابی ئەینشتاین بوو ئاگادار بە ئەینشتاین وای دانا کە شەپۆڵە کارۆمەگناتیسیەکان بەبڕ کراون ئەو لە وەزاری هاتوتەوە کام زانا بۆ ڕوونی کردەوە کە شەپۆڵە کارۆمەگناتیسیەکان بەبڕ کراون ئەتۆش چاڵ دەبژێری جەنابی ئەینشتاین ئانەی کە کردومە ڕەنگی دیکە ئەوەگەری هەیە بکرێنە هەڵبژاردن
بابینە سەر ئەوە دیسان دووبارەیە لەری مۆڵەقە و پابندە ئیش مەرج ڕوودانی دیادەی کار و ڕووناکی تەبعاً بە پێی داتای تاقیگەی ئەمە ئیش لەسەر دەکەین پێویستە لەری ڕووناکی پێویستە لەری ڕووناکی تۆزە گەورەتر بە وەرەوە پێویستە لەری ڕووناکی کەوتواتە ئێفەکە گەورەتر بیان یەکسان بێت باسم کرد پێویستە لەرەکە گەورەتر بیان یەکسان بێت لە ئێفنۆت لەری مۆڵەقە یان وزەی ڕووناکیەکە گەورەتر بیان یەکسان بێت لە HF نۆت سێ پێناسەی زەخم زیاتر ئەو دوانە گرنگن وەها لە وەزاری هاتوونەوە فۆتۆن پێناسەکەی زەخمەها کەمترین وزەی کارۆ موگناتیسیە لە گەردووندا کە بارستایەکەی سفرە بارستایەکەی چەندە کاکە بارستایەکەی سفرە ئاگادار بە فۆتۆن پێناسەکەی هاتۆتەوە ئەو قسەشت بۆ دەنووسم ئەو ئیسفادێکی زۆری لەکەی ئەوە لەگەڵ پێناسەکەی نیە ئەو وەک تێبینێک وایە هاومانای بڕێک لە ڕووناکی چییە؟ ئەوە زۆر مهمە فۆتۆنە هاومانای بڕێک لە ڕووناکی فۆتۆنە ڕووناکی فۆتۆنە فۆتۆن ڕووناکیە ئاگادار بە فۆتۆن ڕووناکیە ڕووناکی بارستایی چەندە ئێوە ڕووناکی دێت ڕووناکیمان بۆ دێفەرم و بارستاکەی چەندە تەرازوی بێنە بارستایی سفرە بۆی بناسەوە هەر کاتێک بارستایی سفر بوو ئەوە فۆتۆنە ئاگادار بە هاومانەی بڕێک لە ڕووناکی چیە فۆتۆنە هاتۆتەوە لە وەزاری لاڵسەنگانی بەشبوونی هەیە ئاگادار باوە ئەوە هاتۆتەوە دو سێ ساڵ لە وەزاری ئاگادار بە پێناسەکەی دو سێ ساڵ لە وەزاری هاتوتەوە بزانین پابندە ئیش چییە پابندە ئیش ئاگادار بە دەزانی واتە HF نۆت کەمترین وزەیە بۆ دەرچوونی ئەلکترۆن ئاگادار بە کەمترین وزەیە بۆ دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەک کەواتە پابندە ئیش پێناسەکەی چ بوو کەمترین وزەیە بۆ دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەک دەرچوونی ئەلکترۆن لە ڕووی مادەیەک واتە دیاردەی کار و ڕووناکی ئاگادار بە پێناسکەی هاتوتەوە 2 ساڵە 3 ساڵە لە وەزاری گرنگە ئاگادار بە لەری مۆڵەقا نهاتۆتەوە لە وەزاری پێناسەکەی بوو نهاتۆتەوە لە وەزاری بۆ خۆت دەزانێ ئێستا بزانە کەمترین لەرە بۆ ڕوودانی دیاردەی کارۆ ڕووناکی ئێکەواتە کەمترین لەرە بۆچی زانیم کە ئەوە ناتۆ بۆچی ناتۆ کاکە یاڵا بۆ خۆت دەزانی خۆ ئەو بۆی ناتەوە گرنگە مهمە کەیفم پێ دێ ئاگادار بن هاوکێشەی گەورەترین جوڵەوزەی ئەلکترۆنە ڕووناکیەکان بزانین هاوکێشەکەی چۆنە هاوکێشەکەی باوەڕگرین قوتابیانی بەڕێز بزانین چۆنە هاوکێشەکەی زۆر خۆش و ئاسانە گەورەترین جوڵەوزە واتە KEM واتە KEM یەکسانە HF یان HC لەسەر لەمدا کەم HF نۆت ئەوە چییە ئەوە هاوکێشەی گەورەترین جوڵەوزەیە جا دەتوانم لق و پۆپی لێ بکەمەوە بۆ خۆت بزانانی ئەگە دوو لە دنیانی دەکەی چی لێ دێ HF دەکاتە ئەوەی ببە و دیوی دەبێتە کۆ بۆ نمونە ئەوەی ببەمە ئەو دی و ئەوەی ببەمە ئەو دی و چی لێ دێ ئاگادار بە ئەوانە دەبێت بزانی بۆ خۆت لە دوو لە دنیانی وا دەشتوانم ئەو بە چ بنووسم دەتوانم بۆش بنووسم KEM یەکسانە
لە جێی ئێفەکە بنووسم سی لەسەر لەمدا کەم HF نۆت دەتوانم ئەوانە بنووسم. ناوەکانمان نووسین پێشتر بەڵام بۆت بنووسمەوە قەیناکە مشکلە نییە ئەوەیان واتە گەورەترین جوڵە وزە تەبعاً هەمویان بەیەکێکە لە دەپێورێن جوڵە یان ئەلکترۆن ڤۆڵتە ئاگادار بە ئەوەشان وزە بەڵام کامە وزەی ڕووناکی ئەوش بە جوڵ یان ئەلکترۆن ڤۆڵتە ئەدی ئەوەیان ئەوە پابەندە ئیشیش بامان شێوە جوڵیان ئەلکترۆن ڤۆڵتە ئەوە یەکێکە لە ئاوکێشە باشەکان ئاگاداری ئەوەی بە. یەک دوو پرسیارمان هەیە پێش ڕاهێنانی بابزین ئەو پرسیارانە چن تەماشا ئەو پرسیارانەکە. تەبعاً ئەو دوو پرسیارەی کە جەنابم بۆ جەنابت نووسیەتی پرسیاری وەزاری ئەگەر لەرەلەری ماڵەقەی سەرڕوویەکی سۆدیۆم 5.7 تا جاران دەتوان موجب 4 دەبێت ئەوە چێ داوێتی لەرەلەری مۆڵەقە واتە F نۆت. ئایا پابەندە ئیشی مادەکە چەندە؟ پابەندە ئیشی دەوێت کەواتە یەکسەر دەڵێم پابەندە ئیش یەکسانە HF نۆت هەمووشمان دەزانین H 6.6 دیش سەیەکی دیش جاران دەتوان سالب چەندە 34 جوڵ دۆت چرکەیە فەرموو بەس دابنێەوە ئێچەکەمان چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 جاران F نۆتەکەمان چەندە 5.7 جاران دەتوان موجب 14 ئەنجامی پابەندە ئیشمان دەکاتە 37.8 جاران دەتوان سالب 20 بەچی بە جوڵ. باشە ئەوە هاتوتەوە لە وەزاری وەک خۆی باشە ئەگەر لە ABCDدا هەمویان ئەلکترۆن ڤۆڵت بوون چ دەکەی تۆشدا بەش 1.6 جاران دەتوان سالب 90 دەکەی. فەرموو پرسیاری دووەم داخوات چ دەڵێت ئەگەر پابەندە ئیشی مادەیەک 30 جاران دەتوان سالب 20 بێت ئایا ئەوە چێ داوێتی؟ پابەندە ئیشە ئەو پابەندە ئیشە داوێتی. باش جوڵە بەڵێ کاتێک سەر بەکاری دێنین کێشەمان نییە ئەلکترۆن ڤۆڵت با دەبوو بمان گۆڕی بە چونکە ئێچەکەمان جوڵە. ئایا لەرەلەری مۆڵەقەکە چەندە؟ واتە داوای F نۆتی کردو پێچوانەی ئەوەی سەرێ کەواتە یاساکەی با بنووسین دەنووسم پابەندە ئیش یەکسانە HF نۆت. لە پرسیارەکە چی دەوێت؟ دەڵێت لەرەلەری مۆڵەقە چەندە F نۆت چەندە؟ ئاسانە دوو لە دونیانی دەکەین فەرموو F نۆت دەکاتە بینی جارانە پابەندە ئیش لەسەر H بینی جارانە دەبێتە دابش لەسەر H فەرموو بەس دانانەوەی ژمارە پابەندە ئیشمان چەندە 30 جاران دەتوان سالب 20 لەسەر Hەکە 6.63 جاران دەتوان سالب 34 کە دابشمان کرد F نۆتمان بۆ دەردەچیت کە دەکاتە 4.52 جاران دەتوان موجب 14 هەرتز ئەو F نۆتمان دۆسیەوە. دوو پرسیاری جوانی وەزارین لە پێداچوونەوەی بەشەکەشەیە ئاگادار بە واتە ئەگەر شیکارمان نەکرد ئەو واتە لێرە شیکارمان کردووە ئەوەشمان لادا. دوایی دێینە سەر ئەو وێنەیە دەڵێت ئەو وێنەیە لە وەزاری جاوە لە وەزاری هاتوتەوە بێزامەت لە وەزاریەوە هاتوتەوە بەڵام بەڕاستی ئەوەی نەداوەها نەچی بە کەشفی کات بۆ خۆی ئەو ئێچەی نەنووسیوە یعنی باشە بەس ئەو وێنەی داوە دەڵێ ئەو لارێت چ دەنوێنێ بزەبت بۆ نمونەوەی باس نەکردو ئەوەی تێدانە دەڵێ ئایا لەو وێنە داوە لەرە ئەو گەورترین جوڵە وزەیە ئەوە چ دەنوێنێ ئەو لاریە ئەماش دەڵێن بۆ خۆی لاری دەکاتە گۆڕان لە دەلتاوای
دەلتاوایمان چییە؟ جوڵە وزەیە کەواتە دەڵێن گۆڕان لە دەلتاوای واتە گۆڕان لە جوڵە وزەیان جوڵە وزە گەورەترین جوڵە وزە لەسەر گۆڕان لە تەوەرەی ئێکس ئەوە لە بیرکاری بۆ خۆت باش دەزانی کە دەکاتە دەلتا ئەکسینان وسم لێرە ئێفە لەرە کاتە دەلتا ئف دەبا بزانین چ شتێک دەکاتە دەلتاکەی ئیم لەسەر دەلتا ئف تابیانی بەڕێسوا بزانم زۆر باش دەزانن ئەوەمان هەیە ئەوە KEM یەکسانە HF کەم HF نۆت هەمومان ئەوەی دەزانین وەرە باشتێکی بکەین بزانین چ دەکەین KEM یەکسانە HF کەم F نۆت چمان کرد Hمان هاوبەش وەرگرت لێرە چما F لێرە چما F نۆتما کاتە دەبێتە گۆڕان لە F کەواتە H دەکاتە ئەگەر بینی جاران دەبێتە دابش KEMەکە لەسەرەوە ئەو بینی جاران دەبێتە دابش F کەم F نۆت دەکاتە دەلتا F کاتێک سەر دەکاتە H واتە چی؟ کەواتە ئەو لاریە دەکاتە نەگۆڕی پلانێک کاتە ئەو نەگۆڕی پلانکە باشە ئەو بەپێی ئەو دەربڕینە حەزم لێ بوو بۆ ڕوونکەمەوە دەنا دەتوانین یەکسەر ئەوت بۆ هاتەوە بزانی کە ئەوە نەگۆڕی پلانکە بەس ئەو ڕوونکردنەوەیەک بوو بۆ جەنابەت بۆی فێربی بۆی نەبێتە لەبەرکردن قوتابیانی بەڕێزدەینە سەر ڕاهێنانەکان نمونونەکە بزانین ئەگەر نمونونەکە لەگەڵ ڕاهێنانەکەی وەکو یەک بوو یەکی عال دەکەین ئەوە KEMی دەوێت لەگەڵ F نۆت بزانین وایە KEMی دەوێت لەگەڵ F نۆت تەواو کەواتە نمونونەکەی عال ناکەین یەکسەر دێنە سەر جەنابی ڕاهێنانەکەی بزانین ڕاهێنانەکە چ دەڵێت ڕاهێنا هەشتی بە پرسیاری یەکەم لە ڕاهێنان هەشتی با بزانین چ دەڵێت بە وزەی زۆر باشە با گەورەتریکەین بۆی باشتر ببینن زۆر باش ئەوە دەرەجەیەکە پرسیارەکە با بینە سەر پرسیارەکە دەوەرە ئەچوشۆرە فەرموو لەبارێکی دیارەیە کارە ڕووناکیدا دەرکەوت ئەو فۆتۆنانەی بە وزەی فۆتۆن ئاگادار بە وزەی فۆتۆن واتە HF یان یان HF ئەوە HF داوێتی دەکەونە سەرمادەیەک ئەلکترۆنەکان دەردەپەڕێنیت بە گەورەترین جوڵە وزە واتە KEM زۆر باشە لەرەلەری مۆڵەقەی ئەم مادەیە چەندە لەرەلەری مۆڵەقە چەندە واتە ئێفی نۆت چەندە قوتابیانی بەڕێز دوو ڕێگامان هەیە بەڵام دوو ڕێگایەکە چیە ئاسانترینی ئەوەیە ئەو ئەلکترۆن ڤۆڵتانە بگۆڕین یاڵە بابی گۆڕی وەڵام سەر دەڵێ وەڵام دەڵێ ئەو HF ئەمیش دەنووسم HF یەکسانە چەندە پێنجە ئەلکترۆن چیە ڤۆڵتە یاڵە بیگۆڕین بۆ جوڵ هەمومان دەزانین ئەلکترۆن ڤۆڵت بۆ جوڵ ژمارەکە چەند بوو دەینووسمەوە جارانی 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەم ئەنجامەکە دەکاتە 8 جاران دەتوان سالب 19 جوڵ بڕۆ لە سیلۆزارەکان تەماشا بکە جارێکە یان دوو جارە هاتۆتەوە ئەو پرسیارە بەس نووسێتی 5 ئەلکترۆن ڤۆڵت دەکاتە چەند جوڵ واتە گۆڕینەکە هاتوتەوە دەفەرمیانی ئەوەندا هاتوتەوە و پاشان وەرە باشی کاریکەین ئەوەی ئێستا دەهێت وە گەورەترین جوڵە وزەکەش با بدۆزمەوە گەورەترین جوڵە وزە دەکاتە چەندە 3 ئەلکترۆن ڤۆڵتە دیسان ئەویش دەگۆڕم چۆن دەیگۆڕم ژمارەکە چەندە 3 دەینووسمەوە دەزانین ئەلکترۆن ڤۆڵت بۆ جوڵ ژمارەکە جاران 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەم دەبێتە جوڵ ئەنجامەکەشمان دەکاتە چی ئەنجامەکەمان کە ئەوە جارانمان کرد 3 جاران 1.6 دەکاتە 4.8 جاران دەتوان سالب 19 جوڵ ئەو چ بوو HF وزەکە KEM گەورەترین جوڵە وزەکە لە ئەلکترۆن ڤۆڵتەوە کردمانە جوڵ هەمووشمان بۆ کردمانە جوڵ هەمووشمان دەزانین H دەکاتە 6.63 جاران دەتوان سالب 19 جوڵ دۆت چرکە لەبەر ئەو جوڵەی بگۆڕیم بۆ چونکە ئەو جوڵە بەکاردێنم ئاگادار بە
هاوکێشەکە چ دەڵێ؟ هاوکێشەکە دەڵێ HF نۆت ئەو یەکسەر دوو لا دنیای دەکەم ها HF نۆت دەکاتە HF کەم KEM ئاگاداری ئەوەی بە HF دەکاتە HF نۆت دەکاتە HF کەم KEM فەرموو F نۆت بدۆزینەوە F نۆت دەکاتە HF کەم KEM لە جێگەی خۆی ئەوە جاران Hە بڕواتە ئەو دیوی دەبێتە دابش H فەرموو بەس دانانەوە یەکسانە بە HFەکەمان چەند بوو چەند دەرچوو 8 جاران دەتوان سالب 19 ئەو لە ناوکەوانەی کەم KEMەکەمان چەند دەرچوو 4.8 جاران دەتوان سالب 19 دەتوانین لێرە سالب 19کان هاوبەش وەرگری واتە بەس بڵێ 8 کەم 4.8 دەتوان سالب 19کەی لە دەرێ بنووسی کە دەکاتە 3.2 جاران دەتوان سالب 19 سەرێ خوارش ماوە ئێچەکە چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 ئەرێ هۆکار چ بوو ئەوانم گۆڕی بۆ جوڵ کاکە ئەوم گۆڕی بۆ جوڵ ئەوشم گۆڕی بۆ جوڵ چونکە ئەوە جوڵ دۆت چرکێ ئەو هۆکارەکەی یاڵا بابزانین ئەنجامەکە چەندەکە کە دابش کەمت کرد دوای دابشت کرد ئەنجامەکەی F نۆت دەکاتە 4.83 جاران دەتوان موجب 14 هرتز ئەو ئەنجامی F نۆتمان دەرچۆن ئەو پرسیارێکی جوانە ئاگادار بە ئەو ڕاهێنانە زۆر جوانە ئەوە چونکە ئەوڕۆ دووڕاهێنانمان شیکار کرد وا پێدەچی لەو دووڕاهێنانە یەک بێتەوە لە وەزاری بۆ خۆی سێ ڕاهێنانە یاسایەکانی ئاسانن هەرچ بێتەوە نیعمەڵڵای پێ دەڵێن پرسیاری دووەم وەڵای هەروەک خۆیەتی ئەگە ئەزلێکەی ئێم دەڵێ بۆ نمونە دەڵێت چ بدۆزەوە لەری مۆڵەقەکە بدۆزەوە دیسان هەمان شتە پێویست ناکە شکارکەین با ئەو واجب بێت پرسیاری سێم دەڵێ لە پرسیاری نمونونەکەدا ئەوش پێویست ناکە پابەندە ئیشی دەوێت هیچی وای تێدانە کەیفم بە چوارەم دێت کەیفم پێ دێت بەڕاستی زۆر گرنگە پرسیاری چوارەم زۆر گرنگە پرسیاری چوارەم زۆر میهمە پرسیاری چوارەم زۆر ساڵ لە وەزاری هاتۆتەوە ئاگاداری پرسیاری چوارەم بە پرسیاری چوارەم زۆر میهمە ئەو پرسیاری چوارەمە دەڵێ کام لەم کانزانەی خوارەوە زیو لەگەڵ لیسیۆم و لەگەڵ سیزیۆم مەبەستی ئەوانەیە دیاردەی کار و ڕووناکیان تێدا ڕوو دەدات کاتێک تشکێکی ڕووناکیان دەکەوێتە سەر لەرەکەی تیشکی ڕووناکی لەرەکەی فێرم کردی لەرە ڕووناکی واتە F ئەوەندەیە باشەوە HF نۆتی داوە ئەمە لە مێشکماندا دەبێ ڕوونی بکەینەوە ئایا مەرجی ڕوودانی دیاردەی کار و ڕووناکی چ بوو دەبێت HF وزەکە گەورەتر بێ یان یەکسان بێ لە HF نۆت بۆیە ئەمە دەبێت سەرەتا HFەکەی بدۆزینەوە Fمانەیە HFەکەی دەدۆزینەوە کە Hەکەشی دەکاتە 6.63 جاران دەتوان سالب 34 جوڵ دۆت چرکە فەرم بابی دۆزینەوە یاڵە یاسایەکەمان هەیە HF یەکسانە هەر یاسا شتی نایە بەس دانانەوە Hەکە چەندە 6.63 جاران دەتوان سالب 34 جاران Fەکەمان چەندە ئەو Hماندانە Fەکە بینی جارانە جاران Fەکە داوێتی 7 جاران دەتوان موجب 14 ئەوە ئەنجامەکەمان بۆ دەردەچی ئاگادار بە Hەکە چییە جوڵ دۆت چرکەیە ئەدی Fەکە هێرتز دەتوانم بڵێم یەک لەسەر چرکە ئاگادار بە چرکە لەگەڵ چرکە دەڕوات چ دەمەیتەوە جوڵ ئەنجامەکە دەکاتە 4.64 جاران دەتوان سالب 19 بەچی بە جوڵ بەڵام ئەگەر تەماشا بکەی باشە مەحقوولە ئێستان بەراوردی ئەوانە بکەم بزانم کامە گەورەتر و یەکسانەیە بۆ ناتوانم ئەوە چیەوە ئەوە جوڵە ئەدی ئەوانە چن ئەوانە ئەلکترۆن ڤۆڵتن
دوو ڕێگە لە پێشە ئەوانە هەمووی دەگۆڕی بۆ جوڵ ڕێگەی دووەم یان تەنها ئەوەی دەگۆڕی بۆ ئەلکترۆن ڤۆڵت ئێکەمە ئاسانترە ئەوەی بگۆڕم بۆ ئەلکترۆن ڤۆڵت اینجا بەراوردی دەکەم چونکە دەبێ هەردووکیان یەکسانکەی اینجا بەراوردیان بکەی یەکەکانیان هاوتا بکەی فەرموو ئایا چۆن دەکرێت بە ئەلکترۆن ڤۆڵت ژمارەکە دابەشی 1.6 جاران دەتوان سالب 19 دەکەم دەبێتە ئەلکترۆن ڤۆڵت ئەنجامی HF مان دەکاتە 2.9 ئەلکترۆن ڤۆڵت اینجا بەراوردی دەکەم بزانم دەبێ ئەوە گەورەتر بێ یان یەکسان بێ بەوانە وەرە ئەلف تاقیکەینەوە 2.9 ئەلفەکە 2.3 خانە یەکەم ئێستا دەکەین 2.9 گەورەترە لە 2.3 کەواتە لە ئەلفدا ڕوودەدا دیاردەی کار و ڕووناکی لە ئەلفدا ڕوودەدا چونکە ئەوە لەوەیان گەورەترە دێمە بە HFەکە 2.9 ئەوە 4.8 ئەو وەڵا 4.8 گەورەترە لەوەی کەواتە ڕوونادات چونکە نابێت ئەوە گەورەتر بێت نابێت ئەوە گەورەترە لەوەی نابێت جیم 2.4 ئەو دوو قوتابیانی بەڕاست لێرە زۆر غەڵەت دەکەن ها تەماشا و قسەی بکە 2.9 ئەو 2.4 کامە گەورەترە بەڵا لەوانەیە تەماشا بکەی 2.4 لە 2.9 گەورەترە کاکە ئەما شتیوان ناکەین ئەدی مامۆستا لە ئیبتیدایی پێی نەگوتی فێری نەکردی نیشانەی گەورەتر یان بچووکتر یان گەورەتر یان یەکسانە بۆ ئەمانەی خوارەوە دابنێ ئەوای کرد ها تەماشا بکە مامۆستا گوتی 2.4 لەگەڵ ئەوە بار بۆ بکەمە کوردی ئیبتیدایەکە لەگەڵ 2.9 گوتی نەکەی ئەو بە قەڵەمێکی ڕەنگی دیش کردی نەکەی بکەی ئەو دوانە بەراورد بکەی هەتا خانە یەکسان نەکەی ئەو 2.9 سفرێکمان بۆ زیاد کرد اینجا 2.9 گەورەتریان 2.4 یەکسەر دەڵێی 2.9ەکە گەورەترە کەواتە 2.9 لە 2.4 گەورەترە کەواتە لە جیمیشدا ڕوودەدا کەواتە لە ئەلف و لە جیمدا ڕوودەدا زۆر باشە ئەوە ڕاهێنانەکانمان تاوکرد ئەوە زۆر زۆر گرنگە ئاگادار بە مەرجی ڕوودانی دیاردەی کار ڕووناکی HF گەورەتر بێ یان یەکسان بێ لە HF نۆت لێرەدا ئەو دوو پرسارەی وەڵام دەینەوە بەسەرعی لە دیاردەی کار و ڕووناکیدا ئەگەر توندی ڕووناکی ببێتە دوو ئەوەندە ئاژماری فۆتۆنەکان دەبێتە چەند ئەیش دەبێتە دوو ئەوەندە چونکە دەبێتە دوو ئەوەندە چونکە پەیوەندیان ڕاستەوانەیە وە ژمارەی ئەو ئەلکترۆنانەی دەرچووەکان زاکەوە دەبێتە چەند ئەیشیان دەبێتە دوو ئەوەندە پێشتر بۆ ئاسمان کرد هەتا توندی ڕووناکی زیاتر بێت ژمارەی ئەلکترۆنیش زیاد دەکات ئەدی گەورترین جوڵەوزە بەندە لەسەر چی لەسەر لەرە لەر و پابەندە ئیش بەندە پابەندە ئیش هۆکارەکەت با پێ بڵێم چونکە KEM دەکاتە HF کەم HF نۆت لەسەر لەرە لەر بەندە و لەسەر پابەندە ئیشیش بەندە ئەو دوو پرسیاری باش بوو ئانشتاین لە لێدانەوەی دیاردەی کار و ڕووناکی وای دانا کە شەپۆڵە کارمونەسەکان بە بڕکراونەوە میمە دووەم جارە باسکەین لەسەر تریش باسمان کرد و لادانی کۆمتن یعنی لادانی وزاری لە کۆمتن لا نادا کۆمتن زۆر مهمە لەگەڵ دیاردەی کار و ڕووناکی دیاردەی لادانی کۆمتن دوو دیاردەی زۆر زۆر گرنگی وزارین بۆیە ئەوە دەرسێکی دی بۆتان تاوا دەکەین لە دەرسێکی دی بەندی یەکەمی بە شێشتەمت بۆ تاوا دەکەین ئینشاءالله هیوادارین سودێکی باشمان گیان بێت بە قوتابیانی بەڕێز و خۆشەویست خواتان لەگەڵ